توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە گەرمیان داوای بنکەی چاودێری دەکەن لە ناوچەکەیان. ئەم گەنجە یەکێکە لەو کەسانەی کە دووچاری ئەو نەخۆشیە هاتووە و دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ ماوەی 5 ساڵ لە هەرێمی کوردستان بە چەند قۆناغێک چارەسەری خۆی کردووە، بەڵام هێشتا دەرمانی پزیشکی بەکاردێنێت و دەبێت هەموو مانگێک سەردانی شاری سلێمانی بکات. من زیاد لە 5 ساڵە تووشی ئەم نەخۆشیە بوومە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە بەرەنگاری بوومەوە، قۆناغەکانم هەموو تێپەڕاندووە، ئێستا مەرحەلەکان زۆر باشم، بەڵام داواکاری من ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەڤەری گەرمیان ئێمە لە ڕووی دانیشتوانەوە زۆرین و توشبوویەکی زۆری شێرپەنجەی تایە، ئەو ڕێگایە دوورە ئەبڕین بۆ سلێمانی، چی لە ڕووی مانەوە چی لە ڕووی مەسرفکردنی ڕێگاوبانەوە بە ڕێژەیەکی زۆر ئێمە تەسیرمان تێ ئەکات. ئەم نەخۆشیەکی زۆر گەورەی و کوشندەیە، پێویستی بەلایەنی مادی باشەیە. ئەگەر حکوومەت هاوکاری ئێمە بکاتەوە لە دەڤەری گەرمیان نەخۆشخانەیەکمان بۆ بکاتەوە، دیارە پاڵپشتیەکی باش ئەبێ بۆ ئێمەی توشبووی شێرپەنجە. لە کەلار ڕێکخراوێکی تایبەتمەند هەیە بۆ پاڵپشتی و پشتیوانی توشبوانی نەخۆشی شێرپەنجە. جگە لە داتاکردنی توشبوان ئەم ڕێکخراوە کۆمەکی دارایی و پزیشکیشیان بۆ پەیدا دەکات. لە ئێستاشدا فشاریان دروست کردووە کە بنکەیەکی چاودێری پزیشکی بۆ توشبوانی شێرپەنجە لە گەرمیان بکرێتەوە. ڕێکخراوی زریان بۆ ڕووبەڕووبوونەوەی شێرپەنجە کار دەکات لە پێناو ڕووبەڕووبوونەوەی نەخۆشیەکەدا. لە ماوەی ڕابردوودا هەستاوین بە ئامارکردنی هەندێک لە نەخۆشەکان لە ڕێگەی بڵاوکردنی بانگەواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروە دابەشکردنی هاوکاری بە پێی توانای ڕێکخراوەکە بەسەر کەسانی توشبوودا و لە ئێستاە هەوڵەکانمان چڕتر کردوێتەوە بۆ کردنەوەی بنکەیەکی تەندروستی لە سنوورەکەی، چونکە ضرورێتێکە بۆ ئەو نەخۆشانە وەک کەمکردنەوەی ئەو بارگرانیە لەسەر نەخۆشەکە لە کاتی هاتوچۆکردن، چکە بە بەردەوام نەخۆشەکە پێویستی بە چارەسەر هەیە. لەگەڵ ئەوەی باس لەوە دەکرێت ڕێژەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە کەلار ڕووی لە هەڵکشان کردووە، بەڵام بەڕێوەبەری نەخۆشخانەی کەلار ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە. نەبوونی بنکەی چاودێریش بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە بۆ نەبوونی پزیشک و شوێنی پێویست دەگەڕێنێتەوە. قسە بڵاو بە تۆ کە گوایە شێرپەنجە لە گەرمیان ڕوو لە زیادبوونە، ئەو شتە لە ڕاستیە ڕاست نییە. ئەگەر بێت و ئێمە بە پێی ڕێژە وەریگرین، تەمان دانیشتوانی گەرمیان ڕوو لە زیادبوون و زیادی کردووە بەنسبەت پێشووتر، حتمما چەند هێندە زیادگە بۆیە نەخۆشیەکەیش چەند هێندە زیادەکە. شوێن بۆ شێرپەنجە لە گەرمیان هەبێت نەخێر شوێنمان نییە، ئێمە نە بینامان هەیە و نە دکتۆری تایبەتی ئەو بارەمان هەیە و نە دەرمانی پێویستی باری شێرپەنجەشمان لە گەرمیان. شێرپەنجە یەکێکە لە نەخۆشیە ترسناکەکان و ساڵانە ملیۆنەها کەس لەسەر ئاستی جیهان بەهۆی ئەو نەخۆشیەوە گیان لەدەست ئەدەن. شارەزایانی تەندروستیش هۆکاری نەخۆشیەکە بۆ بەکارهێنانی خۆراکی خراپ و پیسبوونی ژینگە بە پلەی یەکەم دەگەڕێنەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.